پێم وایە بۆەوە دەگەڕێتەوە لە ئێستادا و گرژیانە کە یەک دەستی دەرەکی هەیە، دوو هاندانی دەرەکی هەیە، سێ بۆ لێکتێنە گەیشتنەیە کە لە ئێستادا پێم وایە ئەگەر دانوستان نەکرێەوە بە گفتوگۆ و دیالۆگ لەسەر مێزی گفتوگۆ ئەو گرژی و ئاڵۆزیانە چارەسەر نەکریاوە لێکەوتەی خراپی بۆ هەرێمی کوردستانە بێ بە تایبەت چونکە پێم وایە ئێمەی کورد لە ئێستادا پێویستمان زیاتر بەوەی گرتوو بین وەک ئەوەی حاجی قادری کۆی ئەفەرموویەکە هەتا یەک نەگرن قەبیلی ئەکرات هەروە بنە خراپە ئاباد بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە کە ئێمەی کورد یەک بگرین و ئێمەی کورد لەسەر مێزی گفتوگۆ دانیشین ئەو گرژی و ئاڵۆزیانە چارەسەر بکەین وە لە پێناو و بەرژەوەندیە گشتیەکانی بەرژەوەندە گشتی و باڵەکانی خەڵکی کوردستاندا بە گفتوگەکانمان ئاڕاستە بدەین ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیە بەڕاستی ئەگەر وابێ بەڵام بەداخەوە پێچوانەی ئەمە ماڵوێرانی زیاتریی لە سەوز نابێت کورد خۆی یەک باجی کوردبوونی خۆیەدا هەمیشە شەڕ و کوشتن و بڕین و تەعریب و تەرحیل و تەبعیس هەموو ئەمانە ئەنفال و ماڵوێرانی و شەڕی ناو هەموو ئەمانە بەسەر کووردا هاتووە بەسە ئیتر پێویستەکە کاتی ئەوە بێت کە پێویستەکە دانیشتین ئێمە وەکو خەڵکانی دنیا بۆ خۆمان ئاشتیانە بژین چونکە پێم وایە ئەگەر شەڕ هەبێت واگەر شەڕێک ڕوو بدا لە نێوان لایەنێکی کوردی لەگەڵ لایەنێکی تری کوردیا جگە لە ماڵوێرانی و کۆسکەوتنی خەڵکی هەژاروانە هیچی تری لە سەوز نابێت پێویستەکە هاوڵاتیان هۆشیارانەتر مامەڵە بکەن و بێنە سەر شەقامەکان ناڕزای دەربڕن نابۆ شەڕ نابۆ شەڕ بەو شێوەی کە ئێمەی کورد شەڕخوازنین ئاشتی خوازین و لەناو خۆمانیشدا بێ ئاشتی خوازبین بۆیە هاوڵاتیان نەبێ تاک بە تاکیان فشار لەسەر لایەنەکان دروستکەن کە نەیەڵن شەڕێ ڕوو بدا چونکە دوجارە و شەڕا قات و قڕی و نەهامەتی و ماڵوێرانی جگە لەوە هیچ تری لە سەوز نابێ بەڕاستی لە ئێستادا ئەم گرژی و ئاڵۆزیێت کە دروست بووە لە بێناو ئەم دوو لایەنە سیاسیەی کە هەردوو لایەنێکی گەورە و بەهێزن لە سنوورەکە دیارە ئێمە وەکو کورد چەندین مەرگەسات و لە ماوەی ڕابردوودا لە شەڕە ناوخۆیەکاندا لە هەندێ شەڕی ترا کە بووینەتە قوربانی دەستی ئەو کەسانەی کەوا توانیویانە دەستی ئاژاوایی بخەنە ناو خێزانی کورد بۆیە ئێمەش لێرە داوا لە هەردوو لایەنەکەین با جارێکی تر جەرگی هیچ دایکێک هیچ کەسێک نەسووتێ و هیچ گرفتێک دروست نەبێت بە دانوستان لەگەڵ یەکدا کورد یەک پارچە و یەک دەست بێ بۆ گەیاندنی پەیامێک کە ئەوش پەیامی کوردایەتیە لە ناوچەکەیە بۆیە ئێمە وەکو کوردێک تاکێک لەم کوردستانە حەزمان بە شەڕی ناوخۆیی نییە دیارە ئێمە پەرلەمانی کوردستان و حەزبە سیاسەکانی کوردستان بەداخەوە جارێکی تر ئەڵێن بە هەوڵ بدەن ئەو کارەساتانە دووبارە نەبێتە هۆی ئەوە بۆیە یەک پارچە بن و نێڵەن ئەم شەڕە هەڵ بگرسێ ئەمە لە زەرری بەرژەوەندی کوردستانەیە.